لە ڕاستیە تورکیا یان حکوومەتی ئاکاپا ئەوە یەکەم جاری نییە هێرش دەکا و دوجاریشی نابێت. بێگومان ئەو هەر کاتێک دەرفەتی بۆ هەڵبکەوێ و بەردەوام بێدەنجی مجتەمەعی دەولی دەخۆزێتەوە و پێشێلی مافی مرۆڤ و بەڕاستی ئینکاری وجودی گەلی کورد و نەتەوەی کوردەکە. بۆیە هەر کاتێک بۆی هەڵکەوێت بە تایبەتی لە دوای هەر شکستێکی گەورە کە ڕوبەڕووی دەبێتەوە دەیەوێت ئەم شکستەی بە شێوەیەکی تر پەردەپۆش بکە. ئەگەرچی چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەو پلانە نێودەوڵەتی ئەو پلانە هەرێمیەی کە حکوومەتی تورکیا ویستیان لە ڕێگەی هێرش و پەلامارێکی تیرۆریستانەوە زیندانی غوێران بشکێن و داعش و تیرۆستانی داعش ئازاد بکەن، ئەمە بە دەرەجەی یەک و بە پلەی یەک حکوومەتی تورکیای لە پشت بوو. بەڵام خۆشبەختانە جەنگاوەرانی خۆرئاوا، جەنگاوەرانی ئازادی توانیان شکست بەم پیلانە بێنن و سەرکەوتنێکی نوێ تۆمار بکەن. بەڕاستی یادی کۆبانێ و بیر خەڵک بێننەوە، چونکە ئەو دیمەن و مەشهەدانەی کە لە بەرامبەر شکستهێنانی ئەو هەڵمەتە تیرۆریستی گەلی حکوومەتی تورکیا جێی بایەخێکی گەورەیە بە پێوانەی ئازادی بەرامبەر بە بۆ سەرکەوتنی کۆبانەیە. ئەوەش دڵی گەلەکەمانی گەلێ خۆش کرد و پشتیوانانی ئازادی خوازانی لە هەموو دنیا بۆ خۆی مسۆگەر کرد. بەڵکو گەلی تورکیا یان حکوومەتی تورکیا بە هەموو شێوەیەک ئینکاری وجودی گەلی کورد دەکەن. بۆیە هەر کاتێک بۆیان بلوێ بەداخەوە کە مجتەمەعی دەولی بڕیار بەدەستانی دنیا لە ئاست ئەم سەرکێشی و سەرڕۆیانەی گەلی تورکیا یان حکوومەتی تورکیا بێدەنگن، ئەمانە بۆ خۆی هەموو هەوڵەکانی مجتەمەعی دەولی دەخاتە ژێر پرسیارەوە. حکوومەتی تورکیا هەر کاتێک بۆی بلوێ دەیەوێت یەک کورد لەسەر ئەم زەویە نەمێنێ، چونکە گەلی کورد لە ماوەی ساڵانی ڕابردوو خەباتی باکوور کە هەستاوەتە سەر پێ وەکو ڕەگەزێک وایە لە ناو جەستەی تورکیا بە هیچ جۆرێک گەلی کوردی پێ قبوڵ ناکرێ. بەڵام ئەوە گەلی کورد لە ناو خەیاڵدانی پەکەکەدا بۆ ئازادی بۆ ئاشتی دەجەنجێ. بۆیە لە پێناو بەدەستهێنانی ئاشتیە پەکەکە جەنگی هەڵبژاردووە، چونکە دەبێت ئەوەمان لەبیر نەچێ تۆ بۆ ئەوەی ئاشتی خوازێکی ڕاستەقی نەبی دەبێت جەنگاوەرێکی ئازاژبی. وەڵاهی من دەڵێم بەداخەوە زۆر بەداخەوە کە دەسەڵاتدارانی باشوور و حکوومەتی عێراق و مجتەمەعی دەولی لە ئاست ئەم سەرکێشی و سربەزێویانەی گەلی حکوومەتی تورکیا بێدەنگن و بردومانکردنی مەخمور کەمپی مەخمور و بوونی دەیان سەربازگەی ناشەرعی و ناڕەوای حکوومەتی تورکیا لەسەر خاکی نیشتیمان لە باشووری کوردستان لە ناوچەی بادینان و ئەو مەنتیقانە، ئەمانە بۆ خۆی پێشێلکردنی سیادەی عێراقا و سیادەی هەرێمی کوردستانە. دەبێت دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی چیتر ئەوە قبوڵ نەکات لە ئاست ئەم پێشێلکاریانە بێتە دەنگ و حکوومەتی عێراق هەم ئەرچی ئەویشە، چونکە ئەوە ئێمە تاسە بەشێکین لە عێراق، دەبێت لە ئاست ئەم لەشکرکێشی و داگیرکاری حکوومەتی تورکیا کە چەندین سەربازگەی لە هەرێمی کوردستان هەیە ئەمە داگیرکردنێکی ئاشکرا و ڕوونە و دەبێت مجتەمەعی دەولی لەسەر ئەم جۆرە لەشکرکێشیان و ئەم جۆرە داگیرکاریانە بێتە دەنگ و چیتر لە تورکیای قبوڵ نەکەن. بەڵام بەداخەوە هەتا ئێستاش مەساڵح و بەرژەوەندی ئابووری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بڕیار بەدەستانی دنیا لە ڕوانگەی ئابووری و مەساڵحی تایبەتیەوە دەڕوانە قەزیە سیاسیەکەمان. بەڵام گرنگ ئەوەیە ئێمە خۆڕاگرانە لە خۆبردووانە بە پشتیوانی گەریلا و شەروان و بە پشتیوانی پێشمەرگە لە بەرامبەر هەموو خروقاتێک ڕادەوەستین و ڕادەوەستین و ئومێدمان وایە کە خۆری ئازادیمان هەر لێ هەڵێ.